دەزوەردانی دەوڵەتانی ئەوروپی لە کاروباری ناوخۆی ڕۆژهەڵات. لە سەرەتای سەدەی 19دا دەوڵەتانی بەهێزی ئەوروپی چاویان بڕی بووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەیانویست چارەنووسی ئیمپراتۆری عوسمانی کە چوو بۆ قۆناغی لاوازی و داوەشینەوە دیاری بکەن. هەر لەو زەمانەوە لە ناو سیاسیەکانی ئەوروپادا زاراوەیەک بە ناوی کێشەی ڕۆژهەڵاتەوە کەوتە سەر زمان. بریتانیا پارێزگاری ڕێگەی هیندستان و رووسیا گەیشتن بە دەریای ئازاد و فەڕەنسا پاراستنی کاسۆلیکەکانی ناودەوڵەتی عوسمانیان کردبووە بنچینەی جموجوڵی سیاسی، جەنگی، ئابووری خۆیان لە ناوچەکەدا. دەوڵەتانی ئەوروپی لە پەیجووری قازانجەکانی خۆیاندا ناکۆک بوون لەسەر ئەوەی سەربەخۆیی ئیمپراتۆری عوسمانی بپارێزرێ یان قەڵەمڕەوەکەی دابەش بکرێ و مەسیحیەکانی ئەوێ لەژێر دەسەڵاتی سوڵتانی عوسمانیدا بمێننەوە یا بە جۆری جیاوازی نەتەوەکانیان داودەزگای تایبەتی خۆیان هەبێ. ئەم ناکۆچیانە لە سیاسەتی دەرەوەی بەریتانیا و رووسیا و فەڕەنسادا ڕەنجی ئەدایەوە و کاری ئەکردا سەرگەلی کورد و جوڵانەوە نەتەوەیەکەی کە تازە خەریکی گەشانەوە و گەڵاڵە بوون بوو. لە ئەنجامی ئەو سیاسەتەدا دوو کێشە تێکەڵاوی مێژوو کورد و گەلە مەسیحیەکانی هاونیشتیمانی و دراوسێ بوون. یەکێکیان دەوڵەتانی ئەوروپی کە ئیتر بەهێز بوون کەوتبوو نەپەلهاویشتن، چاویان بڕی بۆ قەڵەمڕەوی عوسمانی و ئێرانی. بۆ ئەم مەبەستەش کەوتبوونە هاندانی ناردنی میسیۆنی دینی و بەکارهێنانی مەسیحیەکانی هاوڵاتی ئەم دوو دەوڵەتە بۆ دەزوەردانە کاروباری ناوخۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەهێزکردنی جێگەپی سیاسی، ئابووری، فەرهەنگی خۆیان لە ناوچەکەدا. ئەویتریان هاندانی بابی عالی بۆ نێشتنی دەسەڵاتی گەورەکانی کورد و لە ناوبردنی ئەمارەتە ئۆتۆنۆمەکانیان و چەسپاندنی دەسەڵاتی ناوەندی تورک لە جێگەی دەسەڵاتی ئەوان. هاتنی میسیۆنی دینی یەکێ لە تاکتیکەکانی دەوڵەتانی ئەوروپی بۆ کردنەوەی جێگەپی خۆیان لە ناوچەکەدا ناردنی میسیۆنی دینی بوو بۆ پەرەپێدانی جوڵانەوەی میسیۆنێری چەندین دا و دەستگا و ڕێکخراو لە ئەوروپا و ئەمریکا دامەزرابوون. ئەم دامەزراوە دینیانە چاویان بڕی بۆ ئاسووریەکان و هەوڵیان ئەدا کەڵک لە هەلومەرجی نالەباری ژیانی ئەوان و چەوسانەوەی دینی و کۆمەڵایەتی و ئابووریان وەربگرن و لەناو ئەواندا جێگەی خۆیان بکەنەوە و لە ڕێگەی ئەوانەوە پەلبهاون. چەند جار نوێنەری خۆیان نار بۆ هەڵسەنگاندنی هەلومەرجی چالاکی خۆیان لە ناو ئاسووریەکانی کوردستاندا. گراند پزیشکێکی میسیۆنێر لە 1839دا سەردانێکی کوردستانی کرد. لەو سەردانەدا سەری ئاسووریەکانیشیدا. هەر لە ئەنجامی ئەم سەفەرەدا ناوەندێکی گەورەیان لە ئاشیتا لە هەکاری دامەزران. میسیۆنی فەڕەنسی، رووسی، بریتانی، ئەمریکایی، هی ڤاتیکان لە سەرانسەری ناوچەکەدا کەوتبوونە جموجۆڵ و دامەزراندنی ناوەندی میسیۆنێری، خوێندنگا، نەخۆشخانە. لە هەندێک شوێن ئەم ناوەندانیان دەکردە قەڵای جەنگی و ئەبوو بەهۆی دروستبوونی ترس و پەژارە لە دڵی گەورەکانی کووردا کە موسڵمان بوون و لە بن تەئسیری هاندانی دینی مەلاکاندا بوون. ورمێ بوو بۆ ناوەندێکی گرنگی میسیۆنە مەسیحیەکان، تەنانەت ڤاتیکان لە باتی ئەوەی سەفیری خۆی لە تاراندا بێ کە پایتەختی ئێران بوو لە ورمێ بارگەی خست بوو. لەوێوە سەرپەرشتی هەموو دەستگا کاتۆلیکیەکانی ئەکرد. لە قەڵەمڕەوی عوسمانیشدا میسیۆنە مەسیحیەکان کەوتبوونە چالاکیی فراوان، بە تایبەتی چونکە ژمارەی مەسیحی لەوێ زۆرتر و مەترسی عوسمانی بۆ سەر ئەوروپا کاتی خۆی لە هی ئێران گەورەتر بوو. میسیۆنی فەڕەنسی ئێران لە جەنگی رووسی ئێرانیدا 1803-1813 شکا. لەو کاتەدا فەڕەنساش لە جەنگدا بوو لەگەڵ رووسیا. کاتێ فەتح عەلیشای ئێران بەوەی زانی نامەیەکی بۆ ناپلیۆن نووسی، داوای هاوکاری لێکرد دژی رووسیا. لە ئەنجامی ئەوەدا پەیمانی فینگنشتاین 1807 لە نێوان ئێران و فەڕەنسادا بەسرا و ناپلیۆن دەستەیەکی بە سەرۆکایەتی جەنەڕاڵگاردان ناردە ئێران 1807. لەناو ئەم دەستەیەدا لە پاڵ ئەفسەری پسپۆری جەنگی و هەندەسە و پزیشکیدا دوو قەشەی جەزەویتیان لەگەڵ بوو. ئەم قەشانە ورمیان کرد دە بارەگای خۆیان. ئەرکی سەرەکیان ئەوە بوو بەرهەڵەستی چالاکی رووس و ئینگلیز بکەن لە ئێراندا. هەر لە سەرەتاوە کەوتنە دامەزرانی پەیوەندی لەگەڵ نەسووریەکان. ئاڵوگۆڕەکانی ناو فەڕەنسا تەگەرەی لە کاری کەنیسەکان نەدا و ئەوان درێژیان بە تەقەلاکانی خۆیاندا. میسیۆنی فەڕەنسی لە 1841دا لە ورمێ جێگیر بوو. سەرەتا سێ فێرگی لە ئاوایەکانی ئەرچشاهی و بارباری و موانە لە نزیک ورمێ کردەوە. هەمان ساڵ دوو خوێندنگا، یەکێکی کوڕانە و یەکێکی بچانەشیان لە ناو شاری ورمێ دامەزران. زۆری نەخایان 35 خوێندنگایان لە گوندەکانی ورمێدا کردەوە. لەم خوێندنگایانەدا جگە لە دەرسی دین، زمانی فەڕەنسی و زمانی فارسیشیان فێرەکردن. میسیۆنی فەڕەنسی چاپخانەیەکیان لە ورمێ دامەزران بۆ چاپی کتێب و بە زمان و پیتی کلدانی. لە 1896ەوە کەوتنە چاپ و بڵاوکردنەوەی مانگنامەی کالاشرارا واتە دەنجی ڕاستی. میسیۆنی ئەمریکایی ساڵی 1829 دامەزراوێکی دینی ئەمریکی
بۆ ناسینی هەلومەرجی ژیانی نەستوورەکان و هەواڵی دانانی بارەگای میسیۆنی ئەمریکایی دوو کەسی بە ناوی سمیس و دوایت ناردە ناوچەکانی ژیانی ئەوان. پاش گەشتەکەی ئەمان لە 1832دا میسیۆنێکیان بە سەرۆکایەتی پیرگنز ناردە ورمێ. پیرگنز و تاقمەکەی سەر بە ڕێبازی پریزبیتریانی نیویۆرک بوون. پیرگنز لە 1836دا خوێندنگایەکی لە ورمێ دامەزران و کەوتە هەوڵدانی پەرەپێدانی خوێندەواری. پاش 3 ساڵ ژمارەی خوێندنگەکانی گەیشتە 12 و لە 1840دا لە 7 گوندا خوێندنگای دامەزراند بوو. هەر لەو ساڵەدا یەکەمین چاپخانەی لە ورمێ دامەزران کە خاوەنی تیپی سریانی عەرەبی ئینگلیزی بوو. یەکەم کتێبی بە زمان و تیپی سریانی پێچاپ کرد. بەم پێیە ورمێ لە دوای تەورێز و تاران سێمین شاری ئێران بوو کە دەستگای چاپی تێدا دامەزرێ. یەکەمین ڕۆژنامە لە ئێراندا لە 1250 کۆچیدا لە تاران و پاش 7 ساڵ دووەمین ڕۆژنامەی ڕەسمی بە ناوی وەقای ئیتیفاقیە لە 1267دا هەر لە تاران بڵاوکراوەتەوە. لە هەمان ساڵدا هەمان میسیۆن لە یەکی کانون یەکەمی 1851ەوە کەوتە بڵاوکردنەوەی گۆڤاری تەحریراتی باحرا واتە پرشنجی ڕووناچی. بەم پێیە سێمین ڕۆژنامە لە سەرانسەری ئێراندا لە ورمێ لەلایەن ئەمانەوە بە زمانی کردانی دەرچووە. میسیۆنی ئەمریکایی توانای دارایی لە میسیۆنەکانی تر زۆرتر بوو. بۆ ئەوەی نفوزی خۆی لە ناو مەسیحەکاندا بەهێزتر بکە، ئەیتوانی لەوانی کە زیاتر بایەق بە دامەزرانی فێرگە و نەخۆشخانە بدە. وردبوونەوەیەک لە ئاماری خوارێ ڕادەی بایەقدانی میسیۆنی ئەمریکایی بە خوێندەواری دەرەخا. ساڵی 1837 تا 1847 24 فێرگە، ژمارەی قوتابی 530. ساڵی 1847 تا 1857 50 فێرگە، ژمارەی قوتابی 498. ساڵی 1857 تا 1867 51 فێرگە، ژمارەی قوتابی 1096. ساڵی 1867 تا 1877 58 فێرگە، ژمارەی قوتابی 2024. ساڵی 1877 تا 1887 81 فێرگە، ژمارەی قوتابی 1833. ساڵی 1887 تا 1895 107 فێرگە، ژمارەی قوتابی 2400. جگە لە کاروباری دینی، جوگرافیا، مێژووی گشتی، فێربوونی زمانەکانی سریانی، ئینگلیزی، فارسی، تورکیشیان خست بۆ بەرنامەکانی خوێندنەوە. دکتۆر کاکران پاش تەواوکردنی خوێندنی پزیشکی لە ئەمریکا نەخۆشخانەیەکی لە 1879دا لە ورمێ دامەزران. لەوێدا سەرەڕای تیمارکردنی نەخۆش دەرسی پزیشکی بە هەندێک لە خوێندکارەکانیش ئەوێت. میسیۆنی ئینگلیزی لە کاتی شۆڕشی بەدرخانبەکدا ئاسووریەکان لە شەڕۆ گلان. دیبلۆماتەکانی ئینگلیز لەلایە کۆهانی نەستوورەکانیاندا دژی بەدرخان ڕابوەستن و لەلایەکی ترەوە هانی کاربەدەستانی تورکیاندا جوڵانەوەکەی بەدرخان دابمرچێنەوە. لەو هەلومەرجە ئاڵۆزەدا پێشەوای نەستووریەکان لە 1843دا داوای یارمەتی لە سەرۆکی قەشەکانی کانتەربەری کرد. ئەگەرچی مارشیمۆن دەستدرێژی کوردی کردبوو بە بەهانە، بەڵام هۆی ڕاستەقینەی ئەم خواستە ترسی مارشیمۆن بوو لە پەرەسەندنی نفوزی میسیۆنەکانی تر. لەم بارەوە ئۆژن ئۆبن سەفیری فەڕەنسی نووسیوێتی مارشیمۆن بۆ پاراستنی خۆی و میلەتەکەی لە کارتێکردنی نفوزی کاسۆلیکی فەڕەنسی و پریسبیترانی ئەمریکایی داوای یارمەتی لە کۆنسوڵی ئینگلیز کرد لە مووسڵ. بەهۆی ئەوەوە سەرۆکی قەشەکانی کانتەربەری هەیئەتێکی ناردە بارەگاکەی مارشیمۆن بۆ قوچانس، هەروەها لەوان ورمێ بنکەیان دامەزران. بەریتانیا قازانجی لەوەدا نەبوو مەسیحەکان لە ژێرناوی کاسۆلیکیدا خۆیان بخەنە ژێر چەتری پارێزگاری فەڕەنسیەوە. لای بابی عالی ئەوەی کرد بە بەهانەی دەزوەردانە کاروباری نەستووریەکان. ئێرل فلاریندۆن وەزیری کاروباری دەرەوەی بەریتانیا لە نامەیەکیدا ساڵی 1857 بۆ سێر سترافۆرد کانینگ سەفیری بەریتانی لە تورکیا نووسیوێتی حکوومەتی خاوەنشکۆ بە خۆشیێکی زۆرەوە گەرەکێتی ڕادی سەرکەوتنی ئەو تەقەلایەنە بزانێت کە ئەتوانن بە قازانجی ئەو میلەتە چەوساوەیە بیدەن و سەرنجام ئاواتەکانیان چییە. پێشەوەی دینی نەستووریەکان ڕاستەوخۆ نامەیەکی بۆ شاژن ڤیکتۆریا نووسی لە هەردوو ئەنجومەنی لۆردەکان و خەڵکدا خوێنرایەوە. کۆڕە ڕسمیەکانی بەریتانیا بە گرنگی پێدانەوە وەریانگرت. لۆڕ راسڵ نامەیەکی بۆ نوێنەری بەریتانیا لای بابی عالینا دیدا نووسی بووی بە عەلی پاشا ڕابگەێنە کە بەختیاری و چاکەی نەستووریەکان کارێکە بەلای حکوومەتی خاوەنشکۆوە زۆر گرنگە. ئەبێ ئاگاداری بکەیت کە دەست بەجێ ڕێوشوێندا بنێن بۆ لابردنی زوڵم لە سەریان. سەرۆکی قەشەکانی کانتەربێری بە نوێنەرایەتی کەنیسەی ئەنگلیکانی دەستەیەکی نار بۆ لێکۆڵینەوەی هەلومەرجی نەستووریەکان. ئەم دەستەیە لە ناوچەی جوولەمێک پێشەوای نەستووریەکانی بینی، هەروەها 8 قەشەی لە تورکیا و 3 قەشەی لە ئێران بینی. لە پاش گەڕانەوەی ئەم دەستەیە لە 1886دا میسیۆنێکی هەمیشەیی بە سەرۆکاتی پۆست ناردەچیەکانی هەکاری و
دکتۆر ویلیام براونی بەڕاوێژکاری مارشیمۆن لە قوچانزدانا. براون ماوەی 25 ساڵ لە لای مارشیمۆن مایەوە، هاوزەمانی دوومار بوو تا لە ساڵی 1970دا لەوێ مرد. میسیۆنی رووسیا لە سەردەمی پیتەری مەزنەوە چاوی بڕی بۆ داگیرکردنی ئێران، بۆ ئەو مەبەستەش هەوڵی ئەدا کەڵک لە مەسیحەکان وەربگرێ. لە ساڵانی جەنگەکانی رووسی ئێرانیدا 1826 هەندێک لە نەستوریەکانی وەکو ڕێبەر و چاوساغ بەکارهێنا. پاش ئەو شەڕانە سەدان خێزانی نەستوری ناچار بوون بە کۆمەڵ کۆچ بۆ قافقاز بکەن. پەیوەندی رووسی نەستوری پتەوتر ئەبوو. لە چلەکانی سەدەی 19دا شێرمۆن ئاراجان یەکێ لە قەشە نەستوریەکان لە ئێرانەوە چوو بۆ دیتنی حاکمی قافقاز فۆرتنسۆف. قەشە داوای لێکرد ڕێبدرێ بە هەموو نەستوریەکانی ئێران بە کۆمەڵ بگوێزنەوە بۆ ئەوێ. بەڵام فۆرتنسۆف ئەم خواستەی نەسەلمان، چونکە پێی وابوو ئەگەر لە مەڵبەندەکانی خۆیاندا بمێنەوە ئەتوانن زۆرتر خزمەتی رووسیا بکەن. لەم بارەیەوە نامەیەکی بۆ وەزیری کاروباری دەرەوە نیسەڕۆ نووسی تێیدا ئەڵێ ئێمە ناتوانین ڕێ بە نەستوریەکان بدەین بگوێزنەوە بۆ قافقاز، بەڵام ئەبێ پەیوەندی باشیان لەگەڵ ببەستین و ئەبێ لە بەرامبەر حکوومەتی ئێرانیدا پارێزگاریان بکەین بۆ ئەوەی باوەڕ و دڵسۆزیان بەدەست بێنین، چونکە لە دوا ڕۆژدا کەلکێکی گەورەیان لێوەرەگرین. لە کاتی جەنگی قرمدا 1853-1856 پێشەوای نەستوریەکان ئامادەی خۆی دەربڕی بۆ هاوکاری لەگەڵ رووسیا و کەوتە گفتوگۆ بۆ ئەوەی کەنیسەی نەستوری بخرێتە سەر کەنیسەی سلاڤی رووسی. لە 1898دا ماریۆنان بە نوێنەرایەتی پێشەوای نەستوریەکان چوو بۆ پیتەربۆرگ. لە ئەنجامی ئەوەدا رووسەکان لە 1900ەوە دەستێکی گەورەی ئۆرتۆدۆکسیان ناردە ورمێ بە گەرمی کەوتنە چالاکی. لەلایەن مەسیحەکانی ئەوێشەوە بە گەرمی پێشوازی کران و ئەوانیش ئەوەیان کردە بنکەی چالاکیەکانی خۆیان. لە 1901ەوە گۆڤاری کلدانی زمانی ئورمێ ئۆرتۆدۆکسانیان بڵاو کردەوە. ئەنجامی کاری میسیۆنەکان بە درێژایی سەدەی 19هەم دەوڵەتانی ئەوروپی لە هەوڵدانێکی بەردەوامی سیاسی و جەنگی و ئابووریدا بوون بۆ ئەوەی جێگە پێخۆیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی و لە ناو سەرزەمینی ئێرانی و عوسمانیدا بە تایبەتی قایم بکەن. هەر یەکەیان لە پەیجووری جێبەجێکردنی ئامانجە تایبەتیەکانی خۆی و لە سۆراغی دابینکردنی قازانجەکانی خۆیدا بوو. ئامانجەکانی دەوڵەتانی ئەوروپی و قازانج و دەستکەوتەکانیان لە ناوچەکەدا هەمیشە لەگەڵ یەک جووت و گونجاو نەبوون. رووسیا چەندی بۆی بکرایە هەوڵی پەنهاویشتنی لە ئەرزی عوسمانی و ئێرانیدا ئەدا. قازانجی لە قودانی هەردوو دەوڵەتدا بوو، بەڵام بریتانیا قازانجی لەمانی ئەم دوو دەوڵەتەدا بوو بۆ ئەوەی وەکو کۆسپ لە بەردەم رووسیادا بوەستن و نەهێڵن سنووری دەسەڵاتی رووسی بگاتە سەر ئاوی گەرمی دەریا ئازادەکان و قازانجەکانی بریتانیان لە هێند بخاتە مەترسیەوە. فەڕەنساش لەلایەکەوە بۆ بەرەنگاری رووسی پێویستی بەمانی ئەم دوو دەوڵەتە و لەلایەکی ترەوە بۆ هەڕەشەکردن لە بەریتانیا پێویستی بە جێگەپێ و بنکە بوو لە وڵاتانەدا. ئەم دەوڵەتانە هەر یەکەیان بە شێوەی تایبەتی خۆی هەوڵی بەجێهێنانی ئامانجەکانیەدا. یەکێ لە ڕێگەکانی دزەکردن بۆ ناوچەکە و جێگیربوون تێیدا گرنگیدان بوو بە ناسین و کۆکردنەوەی زانیاری جۆراوجۆر لەسەر ئەم وڵاتانە. لەوەشدا هەروەکو گەڕۆک و زاناکانی مێژوو، ئارکێۆلۆجی، جوگرافیا، زمانەوانی کەڵکی زۆریان بۆ دەوڵەتەکانی خۆیان هەبوو. میسیۆنە دینیەکانیش بە هۆشیاریە لە ڕووی بێئاگاییەوە دەوری کاریگەریان هەبوو لە جێبەجێکردنی ئەو ئەرکەدا. لە ناو میسیۆنێرەکاندا ڕەنگە مرۆڤی چاکەخواست، لە خۆبردوو، خۆنەویست، خواپەرست زۆر بوون و ڕەنگە زۆربیان بەنیازی پاچی گەیاندنی پەیامی پیرۆزی مەسیح و پێشکەوتنی ئەوروپا و یارمەتیدانی گەلە مەسیحێ دواکەوتۆ چەوساوەکانی ناوچەکە هاتبن و ساڵانی درێژی تەمەنی خۆیان بۆ ئەو مەبەستا تەرخانتر بێ. ئەوانە لە چەندین شوێنی دوور و دواکەوتودا فێرگە و نەخۆشخانەیان دامەزران. چەندین لێکۆڵینەوەی بەنرخیان لەسەر لایەنە جیاوازەکانی ژیانی گەلانی ناوچەکە نووسی. خوێندەواری و ڕۆشنبیریان لە سنوورێکی دیاریکراودا بڵاو کردەوە. چەندین چاپخانەیان دامەزراند و چەندین کتێب و گۆڤاریان چاپ کرد. بەڵام هەموو هەوڵ و تەقەلای خێرخوازانەی ئەمانە لە دوا هەڵسەنگاندندا ئەڕژەیە ناو هەوڵی جێبەجێکردنی استراتیژی دەوڵەتانی ئیمپریالیستی ئەوروپیەوە کە چاویان بڕی بووە دەست بەسەرداگرتن و داگیرکردنی ناوچەکە. لەوەشدا هەم میسیۆنێرەکان بوون بەیەکێ لە دەستکەلاکانی جێبەجێکردنی ئامانجی ناڕەوای دەوڵەتەکانیان و هەم مەسیحیەکانی ناوچەکەش بوون بە قوربانیەکی بێدەستکەوتی ئەو استراتیژە، چونکە بوون بەهۆی یەک تێکدانی تەبایی مەزەبی. کەنیسەکانی ئەو دەوڵەتانی میسیۆنی خۆیان ئەناردە ناو مەسیحەکان لە مەزەبدا یەکگرتوو نەبوون، بەڵکو لەسەر مەزەبی جیاواز بوون. کەنیسەکان لەگەڵ یەک جیاواز و ناکۆک بوون، هەر یەکەیان هەوڵی ئەدا باوەڕی خۆی بباتە ناو مەسیحەکانەوە. لەوەشدا ئاسووریەکان لە چاوگە لە مەسیحەکانی تردا لە هەمویان زیاتر تووشی زەرەر بوون. باوەڕی مەزەبی و نەتەوەیی لەلای ئەرمەنیەکان تێکەڵاو بوو. دین و مەزەبی بێگانە بە ئاسانی نەی ئەتوانی کاریان تێبکە، بەڵام ئاسووریەکان
هێشتا لە پلەیەکی نزمی پێشکەوتنی فەرهەنگی و کۆمەڵایەتی و ئابووری سیاسیدا بوون بە ژمارەکەم و لە یەکدور و دابڕاوبوون. میسیۆنە جیاوازەکان بە ئاسانی ئەیانتوانی ڕیزەکانیان کوم بکەن و مەزەبیان پێبگۆڕن. لە ئەنجامی کاری میسیۆنە جیاوازەکاندا تەبایی مەزەبی لە ناو ئاسووریەکاندا نەما، ئەگەر لە پێشدا هەمویان یا زۆرایەتیان نەستوری و کەمایەتیەکیان کاسۆلیکی سەر بە ڕۆما بوون، ئەوە دوای هاتنی ئەوانە ئەم گەلە بچووکە دابەش بوو بەسەر چەند مەزەبی جیاوازی ناکۆچی وەکو پرۆتستانتی، کاسۆلیکی، ئەنگلیکانی، ئارتۆدۆکس. 2. تێکدانی پەیوەندی ئاسووری کوردی. لە پێش هاتنی میسیۆنە ئەوروپایەکاندا پەیوەندی ئاسووری کوردی تا ئەندازەیەکی باش ئاسایی بووە. مێژووی ناوچەکە باسی هیچ پێکادانێکی خوێناوی گەورەی نێوان ئەم دووگەلە ناگێڕێتەوە. بێگومان ئاسووریەکان لەبەر ئەوەی مەسیحی یا کوپیان وتون غەیرەدین و کافر بوون، لە مافی دینی، سیاسی، ئابووری کۆمەڵاتیدا وەکو یەک نەبوون لەگەڵ کورد یا لەگەڵ موسڵمانەکانی تر. ئەوانە لە ڕیزی ئاهلی زیمەدا بوون و ئەبوو جزیە بدەن. مەزنەکانی کورد هەروەکو دانیشتوان و ئێلەکانی ژێردەستی خۆیان ئەچەوساندنەوە، ئەبێ ئاسووریەکانیان زیاتر چەوساند بێتەوە. لەوەشدا جگە لە دواکەوتنی گشتی سیاسی و کۆمەڵایەتی هەموو کورد، هەستی دینی و هاندانی مەلاکانی کورد دەورێکی کاریگەریان هەبووە. ئەگەرچی تەبایی دینی و مەزەبی هەرگیز لەناو کووردا نەبووە، لە کوردستاندا ئیسلام و مەزەبە جیاوازەکانی کاکەیی، ئەهلی حەق، پەیڕەوانی ئۆلی یەزیدی، مەسیحی، جوو هەتا دوایی هەبوون و لە پاڵێکدا ژیاون. بەڵام لە مێژووی کووردا باسی جەنگی دینی و مەزەبی زۆر نییە. چەند جارێک قەتڵ و عامی یەزیدی کراوە، بەڵام باسی شەڕ و پێکادانی دین و مەزەبەکانی تر نییە، بە تایبەتی شەڕی مەسیحی موسڵمان تا هاتنی میسیۆنەکانی بێگانە. میسیۆنەرەکان دەورێکی کاریگەریان هەبوو لە هاندانی ئاسووریەکاندا دژی گەلە موسڵمانەکانی دراوسیان، بە تایبەتی دژی گەلی کورد کە نەخۆی دەوڵەتی تایبەتی خۆی هەبوو و نە هیچ دەوڵەتێکی بێگانەش پشتیوانی لێکرد. هەر بۆ نمونە یەکێکیان لە نامەیەکیدا ساڵی 1836 کە بۆ مارشیمۆنی نووسیوە ئەڵێ ئەو کوێرەوەری خۆت و گەلەکەت لەم ناوچەیەدا بە درێژایی ئەو ماوەیە بەسەرتان هاتووە، هەمووی لە ئەنجامی زوڵمی ئیسلامدایە. ئەوەش بەزەیی و هاودەردی برامەسیحەکانی ئەمریکاتانی وروژاندووە و سەرنجی ڕاکێشاون بۆ مەسەلەکەتان. ئەم جۆرە پەروەردەکردن و ڕاهێنانە لەو خوێندنگەیانی ئەمانەدایان ئەمەزران و لە ئامۆژگاری دینی ناودێرەکان و لە ڕەفتاری ڕۆژانەیاندا ڕەنجی ئەدایەوە و کاری ئەکردا سەر دروستکردنی دوژمنایەتی لە بینی مەسیحەکان و موسڵمانەکاندا. لە کاتێکە ئەمیرەکانی بۆتان، هەکاری بادینان خەریکی خۆسازدان بوون بۆ بەرهەڵستی هێرشی تورک بۆ سەر کوردستان، ناکۆچی لە بینی کورد و مەسیحیدا تەقیەوە. بەریتانیا نەی ئەویست تورکیا لاواز بێ یا هیچ بەشێکی لێ جیاب بێتەوە لە ترسی ئەوەی نەوەکو کزی عوسمانی ببێتە هاندەری رووسیا بۆ داگیرکردنی. بۆیە ئینگلیزەکان دژایەتی هەموو بزوتنەوەیکی سەر بەخۆی خوازی کوردیانەکرد. بۆ ئەو مەبەستەش لەلایەکەوە نفوزی خۆیان لەناو مەسیحەکاندا بە تایبەتی لەناو ئاسووریەکاندا بەکار ئەهێنا کە لە هیچ بزوتنەوەیکی کووردا دژی حکوومەتی عوسمانی بەشدار نەبن، بەڵکو ئەگەر بۆیان بکرێتە گەری لێ بدەن و دژی بوەستن. کەچی لە لاکەیترەوە زۆریان لە بابی عالی ئەکرد بۆ پاراستنی هێمنی و ئاسایش و سەلامەتی ئاسووریەکان لەشکر بنێرێتە سەر کوردستان و دەسەڵاتی میر و مەزنەکانی کورد نەهێڵێ. لە کاتی خۆ ئامادەکردنی بەدرخانبەکدا بۆ بەرهەڵستی پەلاماری تورک، نوڕۆڵابەک مەزنی هەکاری کەیەکێ لە هاوکارە نزیکەکانی بەدرخانبەک بوو، نامەیەکی بۆ مارشیمۆن نارد بۆ ئەوەی یەکتری ببین و گفتوگۆ بکەن بۆ بەلاداخستنی ناکۆچیەکان و دانانی ڕێوشوێنی پێگاتن و هاوکاری. کەچی میسیۆنێری ئینگلیزی باجار نەکنەی هێژ مارشیمۆن نوڕۆڵابەک ببینێ، بەڵکو وای لێکرد پەنا بۆ بابی عالی ببات داوای سەرکوتکردنی کوردەکانی لێبکات. کۆنسولی بەریتانی لە مووسڵ بە ناوی پارێزگاری نەسووریەکانەوە لە دەستدرێژی کورد داوای لە کاربەدەستانی تورک کرد بە درخان و بزوتنەوەکەی لەناو ببەن. باجار لە راپۆرتێکا بۆ کۆمەڵی بڵاوپێدانی ئینجیل نووسیوێتی نوڕۆڵابەک میری هەکاری سربەخۆیی لە نەسووریەکان زەوت کردووە. ئەگەر ئەو یارمەتیە کاتیە نەبووە کە ئێستا ئەیان لێ، کوردەکان سەریان پێدانەواندبوون بۆ قانونەکانی خۆیان کە قانونی جەنگەڵا. کۆنسولی ئینگلیز لە مووسڵ وان هانی ئاسووریەکانیدا دژی بزوتنەوەکەی بەدرخانبەک ڕابۆستن و باجی نەدەنێ. ئەوەش بوو بەهۆی هەڵگیرسانی شەڕێکی خوێناوی لە نێوان کورد و ئاسووریدا 1842-1843. ئاسووریەکان لەو شەڕانەدا تووشی زەرەری گیانی و ماڵی زۆر بوون. نوێنەرانی دەوڵەتە مەسیحەکانی ئەوروپا بە تایبەتی دیپلۆماتەکانی ئینگلیز ئەویان کردە بەهانە بۆ خۆتی هەڵقورتان و بۆ گوشار بۆ سەربابی عالی و داوای تەمێکردنی کورد و پاراستنی مەسیحەکان لە کورد و دامەزرانی دەسەڵاتی ناوەندی تورک لە ناوچەکەدا. هەڵوێستی دوژمنانەی نوێنەری بەریتانیا لە بەدرخانبەک و هاندانی بابی عالی بۆ لەشکرکێشی بۆ سەربۆتان لە دوایترا بە جۆرێ لە بۆچوونی سەرکردەکانی کووردا وەکو شێخ عوبەیدوڵای شەمزینی و کوڕانی بەدرخاندا ڕەنجی دایەوە.
کە هەرگیز باوەڕیان بە بریتانیا نەئەکرد و ئەیانویست لە بەرامبەر بریتانیادا پشتیوانی رووسیا بەدەستبێنن. هەر لە ئەنجامی هاندانی میسیۆنێرە بێگانەکاندا ئاسووریەکان لە بەدرخانبەگ هەڵگەڕانەوە. لە جوڵانەوەکەی یەزدان شێردا بەشداریی کەمیان کرد سەرڕای ئەوەی شێخ عوبەیدوڵڵاش هەوڵێکی زۆری لەگەڵدان بۆ ئەوەی لە شۆڕشەکەیدا بیان کاتە هاودەنگ، بەڵام ئەوان لەسەر ئامۆژگاری میسیۆنێر و دیپلۆماتە ئەوروپیەکان بێلایەن ڕاوەستان. شێخیش ڕێزی بێلایەنەکەی گرتن لەو شەڕە خوێناویەدا کە لە نێوان کورد و عەجەمدا لە ناوچەکەیە کە ئاسووریەکانی لێ ئەژیان قەوما ڕێگەی نەدا هیچ زەرەرێ لە ئاسووریەکان بکەوێ.